وانەی سێم لەم وانەدا باسی هێزی ئامانجدانان دەکەین. یەکێک لە ڕاهێنەرەکان کاتێک کە فێرخوازەکانی فێری تری هاوێژی دەکرد، یەک لە فێرخوازەکان هاتە بەردەمی و وەستا و نیشانەی خۆی گرت و وتی من ئامادەم. ڕاهێنەر لێ پرسی ئامادەیت؟ وتی بەڵێ ئامادەم. وتی باشە چی ئەدینیت؟ وتی ئوستاس نیشانەکەمە بینم و هاوکات لە تەنیشت نیشانەکەمەوە دارێکە بینم و لە دووری دارەکەشم و سەوزاییە بینم. وتی هەڵسە ڕۆجێکای خۆ دانیشە تۆ ئامادە نیت. بانگی فێرخوازێکی تری کرد و کەوانەکەی کردەوە تیرەکەی ئامادە کرد و وتی من ئامادەم. وتی ئامادەیت؟ وتی بەڵێ. وتی چی ئەدینیت؟ وتی ئوستاس تەنها نیشانەکەمە بینم، هیچ شتێکی ترم لێ دیار نییە. وتی باشە کەوابێت و ئامادەیت ئێستا ئامانجەکەی خۆت بپێچە بپێکە. لێرە بەسمان لە چییە؟ مرۆڤ کاتێک کە خاوەنی ئامانج بوو ئەبێ ئەوەنە گڕوتینی هەبێ بۆ ئامانجەکەی تەنها چاوی ئامانجەکەی خۆی بدینێ و لە هەموو بارودۆخێکدا ئەو هیچ شتێک نەتوانێت چاردی بکاتەوە. ئەگەر ئێمە پێناسەیەک بۆ ئامانج بکەین، جوانترین پێناسە بۆ ئامانج ئەوەیە کە بریتیە لە شتێکی دوورە دەست و ئەیبینم بەڕۆ ڕووی دەچم، لەگەڵ هەر نزیک بوونەوەیەک گڕوتینم زیاتر دەبێ و ئامادەتر و هەمادەتر دەبم. ئەگەر باسی هەندێک جۆری ئامانج بکەین، دیارە ئامانج جۆرەکانی زۆرن. زۆر ئامانجێکمان هەیە کە ئامانجی غێرەیزەیین، ئەوانە ویستی خۆمانی لەسەر نییە، بەبێ ویستی خۆمان ئەنجام دەدرێت، وەکو خەوتن، خواردن، کردن یاخود مەبەستم پاشەڕۆ ئەوانە، یانی بەگشتی ئەوانەی کە ویستی تۆی لەسەر نییە، ئەمانە ئامانجی غەریزین. هەموو مرۆڤێک ئەو ئامانجانەی هەیە. ئەو ئامانجانەی کە ویستی خۆمانی تێدا نییە وەتە ئامانجی بەشێک لەو ئامانجانەی کە کاری ڕۆتینن و بەشێکی تریش زۆر جار بۆیان دروست کردووین. دروستکردنەوەکان مەبەستمان چییە؟ هاوکات ١٨٠ ئەو ئامانجانەی کە ویستی خۆمانی تێدا ١٨٠ کاتی ئێمەوە فێڕۆ دەدەن. بۆ نمونە لێ پرسی ئەڵێ ئەمەوێ ببم بە دکتۆر یا بە ئەندازیار، لەبەرچی؟ لەبەرەوەی کە دایکم حەزی لێ یاخود ئاواتی باوکمە، ئامانجی باوکمە. ئەمانە ئامانج نین، ئامانجی دروستکراون، بۆیە هێز و قوتیشیان بەقەدر و ئامانجانەیە کە مرۆڤ خۆی بۆ خۆی دروست دەکات. یاخود زۆر جار تۆ ڕۆژانە کاتی خۆت بە چیەوە بە فێڕۆ دەدەیت، دەچیت بۆ ئەو شتانێک کە ڕۆتینن. بۆ نمونە هەموو ڕۆژێک تۆچی بۆ یاری تۆپی پێ، هەموو ڕۆژێک دەچی کۆمەڵێک برادەر کۆ دەبنەوە، ئیتر کۆکانە، یاریە، نازانم چییە، ئیتر هەموو ڕۆژێک تۆ ئەمە بۆ بەشێک لە بەرنامەی ژیانت. لە کاتێکدا کاری ڕۆتینە، ئەگەر ئەنجامیشیان نەدەی هیچ شتێک لە تۆ کەم نابێت. وەگەر ئەنجامیشی بدەی شتێکی خۆشە، ئەم خۆشی نابێتە هۆی ئەوەی کە گۆڕانکارێکی گەورە بەسەر ژیانی تۆدا بێت. ئامانجی ئاگاییمان هەیە. ئامانجی ئاگایی مەبەستمان چییە؟ ئەمەیان ڕێڕەوی ژیانت دیاری دەکات و دەبێ خۆت بڕیاربەردەستی هەر شتێک بی کە ویست ئەنجام بدەی، ئەوە دەبێت بە ئامانجی ئاگایی. زۆر جار یانی هەر هەمان پرسیارەکەیە، دەبێت پرسیاری بۆچی لە خۆت بکە. بەڕاستی من بۆچی دەبێت ڕۆژانە کار بکەم، یاخود بۆچی ئەبێت ڕۆژانە بخوێنم، یا هەر بەڕاستی بۆچی ئەبێت من بەیانیان زوو هەڵبستم و کەمێک وەرزش بکەم. هەر کاتێک کە ئەمەت بەکارهێنا وەڵامەکەشت دەستکەوت، دەبێت بە ئامانجێکی ئاگایی و تۆ ئەتوانێت ڕێڕەوی و ئامانجانە دیاری بکەیت کە ئەتەوێت. هەر کاتێکیش مرۆڤ توانی خۆی ئامانجی خۆی بدۆزێت، یان ئامانجەکەی کاتە ئامانجێکی ئاگایی کەمتر بەربەست و کێشەی بۆ دروست دەبێت لە ژیان و لە دەوروبەریدا. هەر بەڕاستی ینی زۆر جار پێویستە ئێمە ئەو پرسیارەش لە خۆمان بکەین بۆچی دەبێت ئامانجمان هەبێت. ئەبێ ئێمە ئەوە بزانین هەر بەڕاستی مرۆڤ هەرگیز بەبێ ئامانج ناشێت، یاخود ئەوەتە ئاگادارین بۆ ئامانجانەی کەمان، یاخود ئەوەتە بێ ئاگاین لەو ئامانجانی کە بۆیان دیاری کردوین. جا بۆیە خۆش بەحاڵ بۆ کەسانێک کە ئاگادارە بۆی کە بۆچی دەشیات، دەیەوێت چی بکات و دوای ئەوەی کە بڕواتەوە بۆ دنیای تر هەر بەڕاستی چی بەجێهێشتووە. شتێکمان هەیە کە باس لەوە دەکات کە قوفڵی سەر تواناکانت لا بدەین. ئێمە چۆن بتوانین قوفڵی سەر تواناکانمان لا بدەین؟ مرۆڤ ئەبێ بزانێت خۆی جیهانی ناوەوەی خۆی دروست دەکات. ڕەنگە مەزنترین دۆزینەوە لە مێژوو مرۆڤایەتیدا
بریتی بێت لە دۆزینەوەی وێنەی زەهنی مەبەستمان چیە لە وێنەی زەهنی تۆنی بوزان دەڵێت هەرکە گوتت من سەرکەوتوو نابم یاخود بەردەوام شکست دەهێنم یاخود ژینگەی خوێندنی من لەبار نییە یاخود ئەو کۆمەڵگایە من تێدا دەژم کۆمەڵگایەکی باش نییە من ناتوانم لە کۆمەڵگایەکارم دەست بکەوێت ئیتر مرۆڤەکان هەمووی خراپن هەمووی یعنی ئەو بیرکردنەوانە دەڵێ کاتێک کە تۆ دیوی ناوەوەی خۆت پرۆگرام کرد لەسەر ئەم شێوازە بیرکردنەوانە تۆ بوویت بە کەسێکی نەرێنی ئەگەر 17 کەس پێ لە دەرەوە پێت بڵێن تۆ کەسێکی سەرکەوتووی تۆ کەسێکی بەتوانای تۆ کەسێکی ئەوەی ناتوانن هاوسەنگی بۆ جەستەی تۆ بگەڕێنەوە 17 کەس ناتوانێت هاوسەنگیری بۆ جەستەی تۆ بگەڕێنێتەوە نەسیحەتت بکات لە کاتێکدا تۆ باوەڕت وایە کە تۆ کەسێکی نەرێنی بە پێچەوانەشەوە ئەگەر تۆ باوەڕت وایە بە کەسێکی بەتوانایت کەسێکی توانێت بەردەوامبی لەسەر کارەکانت بۆیە وێنەی زێنی زۆر گرنگە مرۆڤ چۆن خۆی دەدینێت لە ناوەوەی خۆی لە هەمووی گرنگتر مرۆڤ دیوی ناوەوەی خۆی کەس ناتوانێت تەداخلی بکات ئێمە ژینگەی دەرەکی ناوەچیمان هەیە ژینگەی دەرەکی مرۆڤ بەتوانێت کارێکی بخاتە سەر بەڵام دیوی ناوەوەی خۆت ئەوە تۆی بیر دەکەیتەوە چۆن ئەو وێنەی وەربگریت کاتێک کە پێشانی تۆی دەدات ئەوە تۆی بڕیار دەدەیت چۆن بیر بکەیتەوە لەبارەی ئەو وشانەی کە پێت دەوترێت کاتە دیوی ناوەوەی خۆت یەکێک لە شتە جوانەکان کە خوا بە مرۆڤی داوە سنووری عەقڵی خۆت تەنها خۆت نیە بە پرسیاری ئەوە خۆتی کە بڕیار دەدەیت کەسێکی ئەرێنی بیا خۆت نەرێنی بی بۆیە توێژینەوەیەکی کەم وێنە لەسەر کەسە سەرکەوتوەکان ئەنجامدرا پرسیاری وایە نێکرا کە زۆربەی کات بیر لە چی دەکەنەوە کە ئەوانەی کە کەسی سەرکەوتون وتیان ئێمە زۆربەی کات بیر لەو شتانە دەکەینەوە کە دەمانەوێت کە حەزمان لێ بەدەستی بهێنی بەڵام هەمان پرسیار کرا لەوانەی کە کەسی نەرێنین یاخود ئەو کەسانن کە کەسانی شکست خوارد و خەمۆکن لێیان پرسین ئایا زۆربەی کات بیر لە چی دەکەنەوە یان ئێمە زۆربەی کات بیر لەو شتانە دەکەینەوە کە نامانەوێت کە لێ ئەترسین کە ئەترسین ڕۆژێک لە ڕۆژان ڕوبەڕووی مە ببێتەوە ببێت بە بەشێک لە ئێمە جا بۆیە جیاوازی ئەوان مرۆڤی سەرکەوتوو و مرۆڤی شکست خوارد و ئەوان بیر لەوە دەکەنەوە کە دەیانەوێت هەوڵیشی بۆ دەدەن و ئیتر دەبنە خاوەن بۆ نمونە مرۆڤێکی شکست خوارد و بڕیاری ئەوەی داوە کە من کارم دەست ناکەوێت من زانکۆم تەواو کردو و ئیتر دەبێ وایە حکومەتیش ناداتەمەوە لە تۆ هەرچەندە ئەو قسانە بکەیت لە ماڵەوە بکەویت بەدڵنیاویشت دەست ناکەوێت بەڵام بە هەمان شێوە فێرخوازێکەیە لەناو گروپێکی خوێندنی تەواو کردو ئەڵێ من باوەڕم وایە ساڵی داهاتووە گەڕێم CV دەبەم بۆ کۆمەڵێک شوێن ئەگەر کەرتی ئاهلیش بێ من دەبێ ئیشێک بە خۆم پەیدا بکەم مادەم نیەتی هەبوو باوەڕیشی وابوو و کاراسانی بۆ دەکات خوای گەورە بۆ خۆشی ئەتوانێت ئەم جوڵەیە بکات کە پێی وایە لە توانایدا دروستکردنی ئارەزوویەکی ڕاستەقینەوە ئەڵێ لە کۆبوونەوەی کەسە سەرکەوتوەکانی کالیفۆرنیا گفتوگۆ بوو لەبارەی نهێنی سەرکەوتنەوە یەکێک لە کەسە سەرکەوتوەکان وتین یعنی ئەوە کۆمەڵێک کەس کۆبوونەوە یەکێکیان قسەیەکی زۆر جوانی کرد ئەوژەوە بوو کە وتی سەرکەوتن تەنها دوو شتە یەکەم بە تەواوی بزانی کە چیت دەوێت دووەم بزانی نرخی قوربانیدانی بەدەستهێنانی ئەو شتە چییە و پاشان خۆت سەرقاڵ بکەی بە پێدانی نرخی ئەم قوربانیدانە واتە سەرەتا بزانی بە تەواوی بزانی چیت دەوێت دووەم بزانی نرخی قوربانیدان یاخود بەدەستهێنانی ئەو قوربانیدانە چییە و دوای ئەوە خۆت یەکلایی کرد بۆی کە کات تەرخان بکەی بۆی کە بگەیتە ئەوەی کە ئامانستە ئەوەی کە پێت وایە سەرکەوتنە لە تۆدا